ئەم موشەکانە 12,000 کیلومتر ڕوە 13,000 کیلومتر یان ئەمانە کشوەر بڕە یعنی نیوەی زەوی ئەبڕێت نیوەی زەوی ئەبڕێت. ئێمە باسی موشکی ئەم موشەکە کەمەشکێنانەی ئێرانمان کرد کە هەمیشە بەکارێنێ ئێستا بالیستیانە هەرەڵێ موشکی بالیستی بەکارێنێ. ئەی ئیسرائیل و ئەمریکا چی؟ ئەم موشەکانیان نییە؟ ئەوان چیان هەیە کە بەکاری بێنەوەی بینومان ێستا بەس تۆماهۆک بەکارێنن یانەرێن موشکی کروز هەیەە نۆکنیانە بەس ئەم موشەکە بالیستیانەی کە بڵین ئەمریکاوانە هەیەە ئەستا بۆ نمونە ئەمریکا 450 موشکی بالیستی لە دەرەوەی ئەمریکا هەیە و تایبەتی لە ناو ژێر دەریاکان و لە شوێنی کەشدانراوە تا ئێسش بەکاری نێناوە تا ئێسش بەکاری ناو ئەم موشەکانە 12,000 کیلومتر ڕوە 13,000 کیلومتر یان ئەمانە کشوەر بڕە یعنی نیوەی زەوی ئەبڕێت نیوەی زەوی ئەبڕێتن ئەمانە سورعەتی زۆر بەرزە ینی تۆ حساب کە سورعەتی ئەگا لە 24,000 کیلومتر لە سەعاتێکە تاکو ئەمە ئەبدەیتی مەسەڵەن ساڵی 26 ئەگەر ڕووسەکە تاکو 33,000 کیلومتر لە سەعاتێکە سورعەتیەتی تۆ ئەمانە ناتوانانی بەکاربیێنی بۆ وڵاتێکی وەکو ئێران لە کاتێ بەکاری دێنێتن کە زەرەر لە فڕۆکەکانی بکەوێن نەتوانێت ئاسمانی ئێران کۆنتترۆل بکە بەڵام مادام ئاسمانی ئێرانی کۆنتترۆل کردووە زۆر بە ئاسانی بە فڕۆکەکانی ئەمانە ئەکاتن موشکی بالیستی بەکار نایێنێ بەڵام ئەگەر بەکاری هێنا لە ناوێدات.